ئەمانە ئەوڕەوە بەرازانن لە سنووری گەرمیان زۆرترین زیان بە کەرتی کشتتوکاڵی جوتیاران دەگەێنن. ئاسۆ و زاناش دوو جوتیاری گوندی بەکرەشەلی سنووری شارۆچکەی کفرین دەمان بەنا سەرزەوێ کشتتوکاڵەکەیان. ئەوان دەڵێن ئەوەندە بەراز زۆر بووە ناتوانین کشتتوکاڵیش بکەین چونکە هەرچی بەروبووممان هەیە یان دەیخۆن یان لە ڕێگەوە هەڵی دەکەنن و لە ناوی دەبن. زیان و زەرری بەراز وای لێمان کردووە کە ئێمە بەڕاستی وازی لێبێرین هەرواز لەم زەرعاتە بێرین ئەوە نییە بڵێ تەنها ڕۆژێک بێ و دوان بێ وسییان بێ هەموو ڕۆژێک وایە ئاوی ئەدەی تێتە ناوی تر بیبەرە تەماتەیە بە تایبەتی ئەو ئەنی کە بڕکیانێ وەکو خەیار و شووتی و کاڵە کۆمشتانە و بە تایبێ مەرەزش ینی زیانێکی زۆر زۆر زەرمان لێدا زۆر وامان لات و هەروازی لێبێنین ئەنی خەڵکەکەش زۆر هیلاکە بێ عزیەتێ بێ تۆ ئیمڕۆچاکێکی بەیانی هەمتێکیدا ئەمڕۆچاکی بەیانی هەمتێکیدا بەڕاستی ئەمە ماندووبوونێکی زۆرەوە خەڵکیش ئەمەی پێ ناکرد. شەکەمان بۆ حلکەنیام شتێکمان بۆ بکەن نەجاتمان بدەن لەم بەرازە بەڕاستیانی زەرروزیانێکی زۆری داوە هەمووی لەم چەما بەدەستم بەرازانەوە ئەناڵێنن. سەرباری ئەوەی جوتیاران دەیانجات داوایان لە پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان کردووە ڕێگە چارەیەک بۆ لە ناوبردننی بەرازەکان بگیرێتە بەر، بەڵام پۆلیسی دارستان دەڵێت بە گوێرەی یاسا ڕێگا بە کوشتنی هیچ ئاژەڵێکی کێوی نادرێت. بەڵێ هەر کەسێک ئێمە ئەو ڕێگەمان ئاگادارمان کردنەوە جوتیارەکان بۆ ئەوەی ساڵێکی دوورودێش خەریکی بەرهەمی ئەو زرعاتن کە ژێوی ماڵ و مناڵیانە ئێمە دەستڵاتان پێدرا کاتی خۆی بوو ئەوەی کە لە چواردەوری زرعاتەکەی خۆیان ئین بکەن پارێزگاری لێ بکەن بەڵام ئەبێ ئاگادارمان بکەنەوە بۆ ئەوەی ئێمە چاودێریان بکەین هەر کەسێک لە شوێنی خۆی لە بنکەکەی خۆی لە ناوچەکەی خۆیان بکرێت ئەوە نەکە ئەجراتی ئاسایی لەگەڵک کەنار ڕووباری سیروان گوندەکانی بەکرەشەل و فەتەحۆمەر و ئۆمەربل لە سنووری خەزای کفری زۆرترین ئەو زەویە کشتتوکاڵیانن کە بەراز زیانێکی زۆر بە جوتیارەکانیان دەگەێنێت. بەپێی یاساکانی پۆلیسی دارستانی هەرێمی کوردستان هەر کەسێک بەرازێک بکوژێت بڕی 750,000 دینار پێبژاردننی لێ دەسێنرێت جگە لەوەیش دەست بە سەر چەکەکەیدا دەگیرێت و زیندانیش دەکرێت. جوتیارەکانیش داواکارن پۆلیسی دارستانی هەرێم بە یاسا ڕێگەیان پێ بدات لەو کاتەی بەروبوومە کشتتوکاڵەکانیان پێدەکات هەوڵی لە ناوبردننی بەرازەکان بدەن یاخۆت ڕێگە بدات جوتیارەکان خۆیان بەرازەکان بکوژن. هەرێم جاف کوردستان 24 گەرمیان.